پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمای چاکسازی لەم دەسەڵاتەیە بکەم بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژێرانە، نەریتێک کە لە خوارەوە خەلیکە بنیاتی کۆمەلگایان. دەسەڵات ناتوانێت جا بە کێشەی ناباتەوە بەڕۆ حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەکە ژێر پرسیارەوانێت. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی، بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار لێک وەردا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان چەک و پارەیان نستنیکەوە معناژی نامێنە ئیتر چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان و لانانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی، هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کە بەدەستێنراوە. بێکارانە بە ئەودەسێکی کەم ئیشەکەن و ماگانە موچەکانیان پێنادن. داری وازات خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی بۆ خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی مەنتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان، خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەخازاتی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی قوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێماسیەکی پەرشە بەسەر چینی کرێکار و بەشە جۆراوجۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبە چەپ و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی وینەکانی تاوانی دروست کردووە تاوان ئەنجاما دەسەڵاتی چەکداری میلیشیای حزابی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەکۆ قەویترە، سازمانی پەیاکردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ تیڤی هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ پەخشی بەرنامەکانی دەکات. شەرمەزار نابێ ئەو هەموو جەنەراڵە مقەبایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایە. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەماوی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ تیڤی، پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. ئێوارەتان باش بینەرانی عزیزی پێشەنگ تیڤی. خۆشحاڵین من بنار مستەفا لەگەڵ هاوکارم نازەنین ساڵح دێینەوەلاتان بۆ پێشکەشکردنی بەخشی بەرنامەکانی پێشەنگ تیڤی. عزیزان، بەرنامەکانی ئەمڕۆمان 21 شوباتی 2024 لە سێ بابەت پێکهاتووە. سەرەتا سەبارەت بە بڕیاری هەڵپەساردنی بایکۆتی مامۆستایان بەرنامەمان دەبێت. پاشان سەبارەت بە مانگرتنی کرێکارانی ژینگە پارێز لە چەمچەماڵ بەرنامێکی ترمان دەبێت و لە بەرنامەکانیشماندا لە پێشوازی 8 مارسدا بەرنامەیەکی ترمان دەبێت. ئێوەش دەتوانن وەک هەموو جارێک با پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشدار بن و ئەو سەرنج و تێبینیانەی ئێوە بە دیێڕێک لە کۆمنتا دەینووسن ئاراستی میوانانی بەرنامەکانی دەکەین. لەگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. بەڵێ بینەرانی عزیز، هەرۆک ئاماژەم پێدا یەکەم تەوەری ئەمڕۆمان تایبەتە بە بڕیاری هەڵپەساردنی بایکۆتی مامۆستایان. ئەم بابەتە شتا و تێ دەکەین لەگەڵ خەسرە وسایە، سەرۆکی مەکتەبی سیاسی حزبی کۆمونیستی کرێکاری کوردستان. خەسرە وسایە، ئێوارت باش و سپاس کە لەگەڵمانیت. ئێوارەی ئێوەش باش، سپاس بۆم دەرفەتە کە لەم بەرنامەیە لەگەڵ بینەران و بیسەرانی پێشەنگ تیڤی کۆ دەبینەوە. سپاسانەکەم. بەڵێ، لەسەر
ناڕەزایەتی مامۆستایان و ئەوەی کە پاش چەند مانگ لە ناڕەزایەتی و خۆپشاندانی ئەم مامۆستایانە ئێوارێ ڕۆژی دووشەممە ڕایانگەیاند کە بایکۆت هەڵدەپەسێرن و بە دوای ئەمەشدا مامۆستایی ناڕازی لە هەڵەبجە و لە پشدەر و بتوێنیش بە هەمان شێوە هەمان بابەتیان ڕاگەیان. با بۆ چوونی ئێوە بۆچی ئەم حاڵەتەی ئێستا پێی گەشتین؟ هۆکارەکەی چییە کەوەی کە مامۆستانی ناڕازی پاش 5 مانگ لە بایکۆتی خوێندن هەڵپەساردنی بایکۆتەکەیان ڕابگەێنن؟ بەڵێ تەبعاً سەرەتا منەمێەوە بڵێم ناڕەزایەتی ئەم چەند مانگەی مامۆسایان یەکێک لەو هەنگاوە مەزنانەیە کە لە مێژووی جوڵانەوەی ناڕەزایەتی کوردستانە بێوێنەیە. چەند مانگ ڕاوەستان سووربوون لەسەر داخوازیەکان سەرڕای هەموو ئەو فشار و پروپاگەندەیەنی کە لە دژی خۆپشاندانەکانی مامۆسایانە کرا ئەوان مەیدانی شەقامی شارەکانیان چۆڵ نەکرد لەسەر داخوازیەکانیان ڕاوەستان. ئەمە نیشانەدا کە ئیرادەیەکی گەورەی جەماوەری لە شارەکانی کوردستان دژ بە دەسەڵات و ئەو سیستەمەی کە نەموچە نەخزمەت گوزاریەکان نە پێداویستەکانی ژیان و بژێویە کە ئەم دەسەڵاتە 32 ساڵ 30 چەند ساڵە ئیدارەی کۆمەلگای لەدەسە ناتوانێت بیکە بەڕاستی نیشانەی ڕێزلێگرتنە نیشانەی ناسینێتی بەدەستکەوتێ. لە سەرێکی تریشۆ ئەم بزوتنەوەی مامۆسایان بەڕاستی ئەڵلقەیەکی تر قۆناغێکی تر ڕوویەکی تری بزوتنەوەیکی ناڕەزایەتی جەماوەری کە لە شارەکانی هەولێر لە دهۆک لە سەر مەسائلی جۆراوجۆر لەسەر ئازادیەکان لەسەر بەندکردنی گیراوەکانی بادینان لەسەر داودەرمان لەسەر موچە لەسەر ڕاوەسان بە دژی ملهوڕیەکانی دەوڵەتانی ناوچەکە پێمانەڵێ مامۆسایان بە ئێمەیانوت کە کۆمەلگای کوردستان ئیرادەی هەیە و هوشیاری جەماوەری گەشتەوە ئاسەی کە چیتر ئەم دەسەڵات و سیستەمە قبول ناکە. من پێم وایە ئەمە مێژوویەکی درەخشان لە بزوتنەوەی جەماوەری لە کوردستان بەرامبەر مەم دەسەڵاتە ئەخاتە ڕوو. بەڵام ئەوەی کە ئایا بۆچی ئەم جوڵانەوەیە بەم شێوەگەیش معلومە ئەمە لە ڕووی مێژووی ڕووداوەکان و هەڵسوکەوتی ڕابەران و هەڵسوڕاوانی ئەم ناڕەزایەتیەوە بە دوای ئەو کۆبوونەوەیە دێکە ئەنجومەنی بەشێک لە ئەنجومەنی مامۆسایانی سەراسەری مامۆسایانی ناڕازی لەگەڵ جێگری حکوومەت کۆبوونەوە ئەو بەڵێنی پێداون کە گوایە خواستەکانی مامۆسایان جێبەجێیەکە. من پێم وایە ئەمە هۆکارێکی ئەمە ئەسلی قەزیەکە نییە. لە پشت ئەمەوانێ مەجموعەیە خاڵ هەیە کە وای کردووە ئەم جوڵانەوەی بگاتەم ئاستی. یەکێک لەوانە ئەوەیە کە تەبعاً ئەو کۆبوونەوەی کە با ئاماژەمان پێکرد لە درێژەی فشارەکانی دەسەڵات ئێمە دەزانین ماوەیە کە دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێم لە هەولێر لە سلێمانی بڕیاری سەرکوتکردنی ئەم بزوتنەوەیاندا بە بڵاوکردنەوەی پروپاگەندا بەوەی کە سزایان ئەدرێ مامۆسایان سزا ئەدرێ بەوەی کە هەڵسوڕاوانی مامۆسایانیان گرت ڕێگەیان لێگرتن کە کۆنگرەی ڕۆژنامەگەری بکەن. من پێم وایە ئەمە یەکێکە لەو فشارانەی کە ئەم بزوتنەوەی خستبوونێ و دەڵا ڕاوچەیەکەوانێت. سەرێکی تریژەوەیە کە خودی ئەو خواسانی کە مامۆسایان بۆی هاتنە مەیدان لە ڕاستیە ڕاستە خواستێکی پیشەی مامۆستایان و تایبەت بە مامۆستایان. بەڵام لە شەرایط و فەزای ئێسای کوردستانە کە دۆخی کوردستان لە قەیرانێکی سیاسی دەسەڵاتدارێتیە هەیە و حکوومەت لەلایەکەوە لە ژێرناوی چاکسازیە پەلاماری خزمەت گوزاریەکانی دا و مەسلەی پەروەردە و خوێندنیش یەکێکە لە سێکتەرەکانی ئەمە وای کردووە کە هەر جوڵانەوەیەکی پیشەی لە جۆری داخوازەکانی مامۆسان لە چوارچوویەکی سیاسیە قەرار بگرێ. ئەم بزوتنەوەی بەداخەوە سەر ڕای هەموو ئەو ڕاوەستایی و شێرگیری و پەیگیریە و ئەو ئیرادەنواندنە و ئەو ئاسە لە هوشیاری مامۆسایان و ئەو پێشڕەوێتی کە بوویان بەڵام ئەو توانە و هێزی نییە لەگەڵ دەسەڵاتێکا کە بتوانێت بەرامبەر بەم کێشەیە کە لە کاتێکا سیاسی بۆتەوە کە هیچ کێشەی موچەیە. من پێم وایە ئەمە یەکێکە لەو لایەنانەی کە توانا و قابلیێتەکانی بزوتنەوەی مامۆسایان بەتابەتی کە
بەجیا لەم چەند هەفتەی ڕابردوو کە توانی سەرنجی خەڵکی کرێکار و زەحمەت کێش و کارمەند بۆ لای خۆی ڕاکێشێت درنگ هاتە سەر ئەم مەسەلەیە لە کاتێکا بە بڕای من مەسلەی موچە بەرزکردنەوەی پلەبەندی دامەزراندن ئەمانە مەسلەیەکە کە ڕەبتی بەوەیە کە تۆ خەبات و ئاسۆیە بخەیتە پێشا و کە نیشانە لە سیستەم و دەسەڵاتێ بگرێتەوە کە خۆی لە ئەساسە ئەم بەشە لە خەڵک لە کرێکار و زەحمەتکێش کە لە بوارەکانی خزمەتگوزاریە کارەکەن کەنار بخا من پێم وایە لە هەوڵەوانێ ئەم جوڵانەوەیە بە جوڵانەوەیکی سیاسی جەماوەری فراوانتر بە داخوازەکانی خۆیانەوە بێنە کایەوە لە سەرێکی تریشەوە من پێم وایەوەی کە ئەم دۆخەی پێکهێناوە هەر بە تەنیا هەڕەشەکانی دەسەڵات نییە کە ئەوە سنگ و قورسایەکی گەورەی هەیە مەوزوع ئەوەیە کە ئەم جوڵانەوە جەماوەریە ڕەوت و تەیارات و با بڵێن گرایش و ئاسۆی جۆراوجۆری تیا بووە بە تایبەتی ئاسۆی چاکسازی ئەوەی کە پەرلەمانتارانی حیزبەکان و کتلەکانیان ئەتوانن لە بەغا لە ڕێگای فشار خستنە سەر حکوومەت یا حکوومەتی عێراقەوەیان با بڵین لە ڕێگای نوێنەرایەتی ئەوانەوە بچن داوا لە سوودانی بکەن ئەم کارە بکە ئەمە ئەو هەناسە شۆڕژگێڕانیە و ئەوەی کە پەل بەهاوێ بۆ نێو بەشە جۆر بە جۆرەکانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش کۆتایی پێهێناوە ئەمە وای کرد کە لە ئاسۆیەکی بەرتەس کار ڕای بگرێ لایەکی تریش شێوەی ڕابەریکردنی ئەم ڕێکخراوەیە یعنی ئێستا تۆ سیر کە ئەوەی کە بڕیاری هەڵپەساردنی داوە لە پێشە لە خۆیان دەڵێن بەشێک لەگەڵ قوبات تاڵەبانیا کۆبۆتەوە ئەمە واکە کە هێشتا معنای وایە کە ئەم جوڵانەوەیە یەکگرتو و یەکپارچەیی لە نێو ڕەهبەرەکانیا زەعیف و لاواسترە مەسەن بڕیاری بەشە جۆر بە جۆرەکان لێک جیایە ناتەباییەک هەیە هێشتا قسەکەمەوەی کە ئەمەیە کە بڵێم ئەگەر کورتی کەمەوەی کە بەم ڕۆژەی گەیان یەکێکەوەی کە خۆی تەوازنی نێوان بزوتنەوەی مامۆسایان و دەسەڵاتێکە هەیە وایە خواست کە ئەم بزوتنەوەی جەماوەری تر بێ و پەلوپۆ بۆ بەشەکانی تر بکە و خواستەکانی ئەوانی ژەیەکان گیرکە لەگە خواستی مامۆسایانە بەداخۆ ئەمە نەتوانرا بەدی بێ سەرێکی ئەو فشارانە و ئەو هەوڵانەی دەسەڵات و ئەو پروپاگاندانە بوون کە بزوتنەوەی مامۆسایان تەری کاتەوانێ ئەمە لایەنێکی تری بوو لایەنێکی تریشی وکوتم یەکپارچەیی و یەکدەستی ڕابەری لە بڕیاردانی لە قەراری لە مفاوەزاتکردنی لە دانووسان لەگەڵ حکوومەتی سوودانی لەگەڵ بەشەکان لەگەڵ حکوومەت ئێمە من پێم وایە لە لایەکی تریشەوە ئەو ئاسۆیی کە هەیەی کەمتر ئەم بزوتنەوەیەک و جوڵانەوەیکی مستەقلی شۆڕژێرانەی سیاسی توانی خۆی نمایشکە ئەمە هەموو ئەمانە دەستیاندایە دەستیەک لە دوای ماوەیەکی دوور و درێژ لە خۆپشاندان و گردبوونەوە و ناڕەزایەتی و دەرکردنی بەیاننامە و ئەمە وای کرد کە توانەکانی تام ئاستە بڕوە و ناچار بێ لە پاش دانووسانێک لەگەڵ ڕازی بن کە خۆپشاندانەکە هەڵپەسێرن. بەڵێ ئێوە ئاماژەتان بەوەدا کە ئەمە کەموێ نەبووە ئەم ناڕەزایەتی مامۆستایان لە ماوەی ڕابردوودا ئەنجامیاندا ئەگەر لەم بارەیەوە پرسیاری بینەرێک بخەمە سەر شاشەکە و ئاراستی ئێوەی بکەم کە دەستکەوتەکانی ئەم ناڕەزایەتیانەی مامۆستایان چی بوویان ئەگەرم بە شێوەیەکی تر بڵێم بە هیچ خواستێک بە هیچ داوایەکیان گەیشتن مامۆستایان لە دەربڕینی ناڕەزایەتی و بایکۆتی ئەم 5 مانگەیە لە ڕوانگەی ئەگەر لە ڕوانگەی خواستەکانەوە سەیری دەستکەوتەکانی ئەم جوڵانەوەکەین ئەم باسە کراوەیە هێشتا معلوم نییە هێشتا ئەنجومەنی سەراسەری هەمووی ڕۆژە دوو ڕۆژە دانیشتووە ئەوە بووە ئەبێت ئەمە کراوەیە کە ئایا ئەو بەڵێنانە فشارەکانی مامۆسایان ئەو بەڵێنانە بەکردەوە بە فشارە خاتە سەر دەسەڵاتیاننا بەڵام من پێم وایە ئەم جوڵانەوەی دەستکەوتی زۆری هەبوو یەکێک لەوانەی کە باسم کرد ئەوەیە کە ئیرادەی جەماوەری لە شارەکانی کوردستانە هەناسە سواریکی گەورەی لەسەر دەسەڵات دروست کردووە پێم وایە ئەگەر مامۆسایان نەبوونایە فشارەکانی دەسەڵات بۆ سەر ژیان و گوزەرانی خەڵک دە بەرابەرەوەی ئێستا زیاترە بوو ئەگەر کەسێک لە مەیدانانە بێ ئەوان زیاتر پێلێ ڕاکێشن و ئاسەوارەکانی ئەو قەیرانە اقتصادی و سیاسی کە هەیەی بە فشار بۆ سەر ژیان و گوزەران و مەعیشەتی خەڵک تەواو بوو خاڵێکی تر خودیەوەی کە ئەمڕۆ دادگای عێراق بڕیاریەوە موچە هەردوو حکوومەتی هەرێم و
عێراقی پەیوەست پابند کردووە بێ موچە لە کاتی خۆیان بدرێ ئەمە بەرەنجامی ئەو خۆپشاندانانەیە بەرەنجامی ئەو دەنگانەیە کە لە کوردستان و شارەکان مامۆسا بەرزیان کردەوە حتا کارمەندان هەمویان نەبوون مامۆسا نوێنەرایەتی ئەمەی کردووە و ئێستا دادگای فیدرالی عێراق و باڵاترین دادگای ناچار کردووە کە ئەم دوو حکومەتە پایبندکە بە بڕای من ئەمە فشاری گەورەی ئەم بزوتنەوەی بەسەر نەکرد هەرێمی کوردستانەوە بەسەر حکومەتی بەغاشەوە ئەگەر ئەوە نەبووایە حکومەتی سوودانی ڕەنگە لەم شرایطە لەم وەزعە ئەم دادگا ئەم بڕیاری دەرنەکرا و ئەو قەزیە هەر لە نێو کاکێشانی تەفاوزاتی نێوان نوێنەرانی حکوومەتی هەرێمی یەکێتی و پارتی و سوودانیە ئەم یاریە گڵاوی هەر ئیدامە پێ بدایە ئاستی هوشیاری بە بڕای من بزوتنەوەی مامۆسایان اعترازاتی جەماوەری بردۆتە شوێنێک کە ناڕەزایەتەکانی داهاتوو ئیتر ناتوانێت بە شێوەیەکی کورتخایان بێ 5 مانگ کەم نییە کە تۆ لە مەیدانە ڕابوەستی ئەمە فێرکردن و بردنەسەرەوەی ئاستی تەوقعات و شیاریەکی ئەو خەڵکە ناڕازەیە کە ڕۆژانە لەسەر دەرمان لەسەر ئاو کارەبا لەسەر زیانەکانی لافاو لەسەر هەر مەسەلەیە کە تۆ بیکەی دێتە مەیدانەوە من پێم وایە لەمەوە فێرە بن ئەمانە گەورەترین دەستکەوتن دەستکەوت بەتەنیا هەرەوە نییە کە ئایا پلە بەرز بۆتەوە یا دامەزراندن مامۆسایەوە نەبێژیان یعنی دامەزراندەوە یاننا من پێم وایە ئەم بزوتنەوەیە بۆمانایە شکۆدارە کە پەرچەم و ئاڵای ناڕەزایەتی جەماوەریەکان لە گەڕەکی باداوای هەولێر لە قەزیی شیروانیە لەسەر ئازادیەکان لەسەر دادگای سەردەش عوسمان لەسەر ئاو کارەبای گەڕەکەکانی سلێمانی و دوهۆک و هەڵەبجە لە بەرامبەر هەر نابەرابەری و ستەم و زوڵمێکە ئەم دەسەڵاتەیەکە بە بڕای من وشیاریەک و ئیرادەیەکی بەهێستریەوە بە خەڵک من پێم وایە ئەم ناڕەزایەتیانە ینی ئەم مەسلەی مامۆسایان ئەگەر بە ئەنجامێکی مەلموس لە ئێستاە نەگەیشتوێ کە داهاتوش دیارە کراوەیە نازانین ئەم شتەبێکێکە بەڵام من پێم وایە ئەم جارە خەڵک بە توم و تەوژمێکی زیاتر و بە ئاسۆیکی ڕۆشنتر و مستەقیلترەوە توانێت بێتە مەیدان و ئەو هەڵە و کەم و کوڕیانەی کە لە بزوتنەوەی مامۆسایانە هەبوو دەرز وەرگێ یەکگرتوانەتر شۆڕژێرانەتر سیاسیتر لەسەر مەسائلی خواستەکانی بچێ و حتا دەستبردن بۆ تاکتیکەکانی واوەڵەتر بێ بتوانێت حرەکەتێ بێنێ کە نەک هەر ئەو خواستانە بەڵکو لە ڕیشۆ ئەم گۆڕانکاری لە کۆمەلگایە بەسەر هێزە سیاسەکانە داسەپێنێ بەڵێ کۆمەڵە سەرنج تێبینی هاتووە لە کۆتاییە دێنە سەریان چونکە من پرسیارم هەیە ئەمەوێ پرسیارەکانی خۆم لە پێشە ئاراستە بکەم ئەویش سەبارەت بەم هەڵپەساردنی بایکۆتە مامۆستایان ناڕازی ڕانگەاندووە کە ئەوان کۆتایە بە ناڕازەتی نەهێنا و شێوەی تر دەگرنەبەر بە بۆچوونی ئێوە جۆرێکی تر سەر هەڵدانەوە لە خۆپشاندان یان چی شێوەیەکی تر مامۆستان دەتوانن بیگرنە بەر بۆ درێژەدان بە ناڕازایەتەکانیان بە بڕای من ئەوەی کە لەبەر ئەنجامی دانووسانی نێوان ئەنجومەنی مامۆسایان و جێگری حکوومەتە ئەبێلی خوێنینەوە تەنها خواستەکان نییە ئەوەیە کە ئێستا و قەزیەکە کراوەیە مامۆسایان ئیتر لەمە دووە ئەتوان ڕقیبێکی جەماوەری بن بەسەر کولی دەسەڵات و سیستەم و بەڵێنێک کە داوێتی من پێم وایە دەسەڵات ئەگەر ئەم کارە نەکا جگەلەوەی کە بێ ئابڕێکی زیاتر ئەنێ بە نێوچەوانی خۆیەوە هاوکات ئەو فرسەتاتە دەست خەڵکی ناڕازی کە بەهێزیی گەورە بێتە مەیدانەوە من پێم وایە ئەم جارەکە بێ هەموو ئەو کەم و کوڕیانەی کە لە بزوتنەوەی مامۆسایان و ناڕەزایەتەکانی پێشووی بەشەکانی خەڵکا بووە ئەخاتە لاوە ئەم جارە یەکگرتوانەتر یەکپارچەتر و هەتا دڕتر بەرامبەر بە دەسەڵات ڕاوەسێتەوە وە خواستەکانی گەورەتر و فراوانترەکە لیستی ئەو داخوازانەی کە هەیە توانێت بەشی جۆرا جۆر کارمەندان ژنان لاوان خوێندکارانی زانکۆ کرێکارانی ژینگە پارێز کرێکاران ئەو کرێکارانی کێسا لە ژێر زوڵم و چەقۆی دەرکردنی کۆمپانیەکانان یەکگرتو سەراسەریتر بکاتەوە ئەمە لێ هێزیشی گەورەیە کاتوانێت سێڵاویشی گەورە لە بەرامبەر دەسەڵاتا بەڕێ بخە بۆیە من پێم وایە ڕەوتی خەباتی چینایەتی خەباتی جەماوەر لە دژی دەسەڵات ئەگاتە قۆناغێکە یعنی بەرئەنجامی ئەم نهایەتی ئەم خۆپشاندان و حرەکەتی بایکۆتەی مامۆسایان ئەکاتەوەی کە ئەم جارە دەبێ ئاوڕێکی جدیتر لە
خەبات و ناڕزایەتیانی تا ئێستا وەرگیراوە دەبێ ڕێکخراوێکی سیاسی جەماوەری کە بتوانێت هەموو بەشەکانی خەڵک لە دەوری مافی یەکسانی هاوڵاتی بوون حتا بەرامبەر بە عێراق مەترح کرێ هەتا لیستی داخوازەکانی باشبژێوی مەعیشەت ئازادیەکان خەبات بۆ سکولاریزم و یەکسانی خوازی بۆ داخوازەکانی ژن لە بەرامبەر پیاواندا هەموو ئەمانە کابێ گەڵاڵە بکرێ و بە تەوژمێکی ترەوە بێ ئەم ئاسۆیە ئەتوانە بێ ئەتوانێت لە ئێستاوە دەرگای جوڵانەوەیەکی جەماوەری شۆڕژێرانە سربەخۆ لە ئەحزابەکان لە ئوفوقیان لە دەسەڵات لە کایی پەرلەمانتاریزم بێتە دەرەوە ئەتوانێت قوڕقوڕاگەی ئەم دەسەڵاتە بگرێ و ڕەوتی ناڕزایەتەکان بەرەو ئاڵوگۆڕێکی شۆڕژێرانە و ڕیشەیی کە بتوانێت سەرتاپای سیستەم بخاتە ژێر پرسیارەوە من پێم وایە ئەمە ئەسڵی قەزیەکەی بۆ معنایە کێشەکە کۆتایی نەهاتووە و دەرگا کراوە لە مەتنی ئەو خەباتەیە کە باسم کرد ئەتوانرێ ئەو کاتە باز لە مەسلەی دابینکردنی نەک هەر موچە بەڵکو بەرزکردنەوەی موچەکان بۆ ئاسێکە وەڵام دەرەوەی ژیانی ئێستا بێ بەم گرانی کە هەیە ئەوەی کە هیچ کەسی بێکار نابێ ببێ هەر کەس بێکار بێ یان حکومە دەبێ بیمەی بێکاری باتیانە بێ ئیشی بۆ بدۆزێتەوە نەک هەر تەنها دامەزن نەک هەر تەنها پلە بەرزکردنەوە بەڵکو دەبێ سیستەمێ بێ کە لە ڕێگای نوێنەرانی کرێکاران و کارمەندانەوە بێ کە خواستەکانیان لەگەڵ ژیانێکی هاوچەرخ و ئینسانی و خۆشگوزەرانی بێتەوە من پێم وایە ئەم کەیسە کراوەیە پەیوەندی بەوەیە کە دوای ئەم دانووسانەی نێوان نوێنەرانی مامۆسان و حکوومەت بێ هەر لایە خۆی کۆکاتەوە بە دڵنیاییەوە دەسەڵاتیش خۆی کۆکاتەوە دەسەڵاتی ژەزانێک کەیتر ئەو شێوازی کە مامەڵە و هەڵوێستی گر بەرامبەر بە خۆپشاندانەکانی مامۆسایان کارمەند نییە ینی کاران نییە و ئەگەر ئەم جارە بتەقێتەوە خەڵک بێتە مەیدان بۆ شێوازە ناتوانێت بیان لێرێتەوە ماڵەوە بۆ مامۆسایانی شەروایە مامۆسایان ئەم جارە توانن جوڵانەوەکەیان بکەنە ناوکۆکەی جوڵانەوەیکی فراوانی جەماوەری کە خواستی مەعیشەت ئازادی کار بیمەکان ئیتر کاتیەوەیە کە کوردستان بەرەو کۆمەلگای بیمە بڕوە بیمەی مناڵان کە لە دایگە بن ژنانێک کە دووجیانە بن کرێکارێک کە بێکارە بێ گەنجێکە شەهادایەنێت دەبێت بە پێی تەخەسوسەکەی ئیش پیاکە ئیشی پێ بدرێ بە بڕای من دەرمانخانەکان ئەبێ ئیتر خزمەتگوزاری تەندروستی سەراسەری بە خۆڕایی بێ و ئەم کۆمپانیای ئەهلی ئەوانە کۆتایی پێبێنێ من پێم وایە ئەنجامی ئەم مەسەلەیە بەوە گەیشتووە کە هەردوو لای کێشمە کێشەکە خسۆتە سەر بەردەمی پیاداچوونەوە بە ڕەوتی خەباتی تا ئێستا خۆیان وە چۆن هەم دەسەڵات بە خۆیان چێتەوەوانە چڕێەوە ڕێبازیشی ترەگرێتە بەر بۆ ئەوی کە خەڵک بێدەنکە خەڵک شقام خامۆشکە بەڵام لەو سەریشەوە بە بڕای من ئێسای ترکاتیەوەیە کە هەڵسوڕاوانی بزوتنەوەی ناڕەزایەتی مامۆسایان لەگەڵ بەشەکانی تر دەستخن ناودەستی یەک بەرنمەیەک دانن کە چۆن بتوانن ئەم هاوکێشی هێزە گۆڕن بە قازانجیەوەی کە بتوانن کێشەی خۆیان لەگەڵ ئەم دەسەڵات و سیستەمە یەکلاکەن و ئاڵوگۆڕێکی سەرتاپا لەسەر لە وەزی کۆمەلگای کوردستان بە قازانجی خۆیان پێک بێنن. بەڵێ سەرنجەکان زۆرن هاتوون هەوڵەدەم زۆر بە کورتی لە یەک دێڕا هەر سەرنجێک پێنا سە بکەم و ئەگەر ئێو بتوانن کۆی ئەنجامگیریەکی لێ بکەن و پێکەوە وەڵامیان بدەنەوە پێشەوەی من کۆتا پرسیاری خۆم بکەم سەرنجێکەمیان ئەوەیە کە ئەم ئەنجومەنی مامۆستانە لە ڕێگەی هەڵبژاردنەوە نەبووە بۆ ئێمە خزمەتی دەسەڵات ئەکات و بڕیاری دادگای فیدراڵی ئێستای عێراقیش بە دەستکەوتی خۆی دەزانێت ئەمە سەرنجەکە سەرنجێکی تر ئەوەیە کە لە کوردستاندا ئێوە باسی ئازادی و یەکسانیەکەن بەڵام لە کوردستان خەڵکی شارستانی نییە چەندێک ئەم ئازادی و یەکسانی لە کۆمەڵگێکی وەکو کوردستانە دروستە پرسیارێکیش هاتووە سەبارەت بەوەی کە ئەمەی کە ئێستا مامۆستایان بایکۆتەکەیان هەڵپەسارد ئەگەر جارێکی تر سەر لە نوێ سەر هەڵبداتەوە باجی ئەم ڕاگررتنەی ئێستایان نادەن ئەگەرچی بابەتەکان بڕێک جیاوازن لە یەک هەوڵدەن بە کورتی سەرنجی خۆتان بدەن لەبارەیەوە سپاسگوزارم. زۆر باشە من داوای لێبر نەکەم ئەگەر هەموو پرسیارەکان نەتوانم تەرکیزکەم چونکە پرسیاری جدین
وەڵامی جدیانەوێ بە بڕای من ڕەنگە بتوانین لە بەرنامەکانی داهاتووە یا من یا کەسانێکی تر لەو بارەوە قسە بکەن بە سوودە پرسیاری جدین. یەکەم ئەزانین چییە؟ ئەوەی کە ئەوەی ئەنجومەن خۆی سەپاندووە یا من واناڵێ من ئەڵێم هەموو جوڵانەوەیکی جەماوەری شێوەیەک لە ڕێکخراوبوون مەترەحەکە جا ئەو شێوەی کارایە کارانیە ئەمە جێگای سوالە. بەڕای من بۆ نمونە خودیەوەی کە ئەوانە چن لەگەڵ حکوومەت دانیشن هەموو بەشەکانی ئەنجومەن دەخاڵەتیان نییە خۆی ئەوە شکلی ڕێکخراوبوونەکەیانە. من پێم وایە لەمە دوابێ مامۆسایان کۆبوونەوەی گشتی شارەکان بکەن لە شارەکانە ئەوەی مامۆستایە بێ نوێنەرانی خۆیان هەڵبژێن. ئەنجومەنی سەراسەری نابێ هەر بەتەنیا لە هەڵەب جەوێ نابێ هەر بەتەنیا لە سلێمانی بێ نابێ ئەوان بڕیاریان نا هەموو ئەوەیە. ئەوەڵین مەسەلەوەیە کە بێ یەک پارچەی جوڵانەوە و یەکگرتووی ئەو ریزانە بنەمای ئەسڵی هەموو پێکاتوێک بێ ئەبێ کۆبوونەوەی گشتی بکرێن نوێنەرەکانیان هەڵبژێرن لە ڕێگای نوێنەری شارەکانەوە شار و شارچکەکانەوە ئەبێ ئەنجومەنی سەراسەری ڕێک بکرێ و ئەوانە بێ کۆبوونەوەی دەوریان بێ حتا بێ سیستەمێ بێکە لە کۆبوونەوە گشتیەکانە بتوان نوێنەرانی خۆیان لابن نوێنەرانێک کە دڵسۆزن پەیگیرترن شۆڕجێرترن ئەوانە هەڵبژێرن و ئەوانە دانن بچنە پرسەری ئەوانە ئەگەر بیر و ڕای جیاوازی تێکە و بتوانن خاڵی ناوکۆکیی بدۆزنەوە ئەمانە ئەو کێشانە بوون کە توانا و هەناسەی لە خەباتی مامۆسایان لە ڕابردووە بڕی بوو بە بڕای من. ئەوە وای کردبوو کە مەسەرەن سنتری ڕابەری معلوم نەبێ لە نێو ڕێکخراوەکەیە تۆ سیرکە مەسەن بۆ نمونە خودیەوەی کە ئەنجومەنی سەراسەری ئەڵێ بەشێک لەگەڵ ئەوەیانە کۆبەوە یعنی چی بەشێک ئەبێ ئەگەر بەڕاستی ئەوان ئەنجومەنی سەراسەری ئەبێ هەموو نێرەکان ببن و ئەبێ ڕێنشان و ئەبێ ئەوان ڕایگەێنن ئەوان لە ئەنجامی پرۆتۆکۆلیان حتا لەو دانیشتە کێشە ئەوە بووە کە ئەوان ڕۆشتون بۆ نمونە من بیستمەوە مامەسایە گەڵێ ئەوان بەناوی ئێمە وتوانە ئێمە شتێکی ترمانوتوە نوێنەری حکوومەت خۆی تۆ شتێکی تری ڕاگەیاندووە ئەمانە بێ بە پرۆتۆکۆل بێ بێ هەموو شتێ ڕسمی و کۆنکرێت و ڕۆشن و شەفاف بێ حتا ئەبوایە ئەنجومەنی سەراسەری کە وەختێکە چێتە لای ئەنجومەن بۆ لای نوێنەری حکوومەت بۆ مفاوەزات لە پێشا بێ کۆبوونەوەی سەراسەریان کرد بێ نوێنەرەکان ڕەیان وەرگیرا بێ هەر کاتێک کە چوشنە ناوان ئەوانە بێ لە کۆنگری ڕاژنامەگەریە بە خەڵکی ڕاگەێنن بە ئەندامەکانی خۆیان ڕاگەیەن کە کاکە ئێمە چوین ئەمە قسەکان بوو ئەمە دەستوری کۆبوونەوە کە ئەوان لەسەرمە بڕانەوە ئێمە لەسەرمە بڕینەوە ئەوان سازشیان لەسەرم خاڵانە کرد ئێمە لەسەرمانە هات کۆتامان هێنا و سەرنجام لەسەرم دووسێ خاڵە ڕامانگەیان بە بڕای من ئەوە یەکێکە لەو خەلەلانەی کە لە بزوتنەوەی مامۆسایان و شێوەی ڕێکخراوبوونی هەبووە لەسەر مەسەلەوەی کە کوردستان شارستانی نییە چۆن باسی یەکسان بە بڕای من کۆمەلگای کوردستان مەدەنیە دەسەڵاتەکەی مەدەنی نییە دەسەڵاتەکەی میلیشیاییە دەسەڵاتەکەی سیستەمی ئەحزاب کە بنەماڵەکانی بن بەڕێوە کۆمپانیاکانی بن بەڕێوە بەڵام کوردستان کۆمەلگایەکی شارستانیە ئازادی و یەکسانیش ڕەتی بە ئینسانەوە هەیە ڕەتی بەەوە نییە چ نیزامێ لە حکوما هەیە مەسن من ئێستا ئینسانی ئەم سەردەمەم ئەو برادری و پرسیارکردن ئینسانی ئەم حەقی هەیە ئازاد بێ حەقی هەیە یەکسان بێ ژن و پیاوە بێ لە هەر کۆمەلگایەکە بێ یەکسان بێ ینی بەحسی کاتێکە توانین تۆ بیکەی بە یەکسانی کە کۆمەلگا شارستانی بێتەوە کۆمەلگای کوردستان کە ئەڵەی شارستانی کۆمەلگایەکی شاریە ژیانی شار ئەی چرخێنێ ژیانی لادێ نایچرخێنێ لادێ ئێستا ژیانی تابع بە شار ئەگەر شار یانێمەت ساڵانی سیەکان و بیستەکان و چلەکانی کوردستان نییە کە داهات و سەرچاوی کۆمەلگا لە لادەکان و بەربوومی لادێەوە هاو نە ئێستا هەموو شتێ لە شارایە هەر ئەوەیە کە وای کردووە ژیانی شاری تا هاتووە خەڵک کۆچی کردووە شارەکان گەورە بوونەتەوە لادەکان وردە وردە پوکاونەتەوە کەمادام کۆمەلگای شاریانی شارستانیە و خەڵک ژیانی مەدەنی هەیە خەڵک ژیانی سەردەمی قەوم و قەبیلەیی ناکە ڕۆژانە سیرکەن سینەما هەیە خۆشگوزەرانی هەیە مۆسیقا هەیە شادی هەیە خەڵک هاتوچۆکە ئەحزابی سیاسی هەیە کۆڕ و کۆمەڵ هەیە بازار هەیە ئەمانە بە بڕای من یعنی لەم ڕۆ زیاتر هەر ڕۆژی تر بێت درەنگە خەڵکی کوردستان شایانی ژیانێکی ئازاد و یەکسان و خۆشگوزەران کە دیارە ئەمە لەگەڵ ئەو سیستەمە نایەتەوەکەیە ئەو سیستەمە سیستەمێکی دواکەوتووە سیستەمێکی ستەمگەرە ئەم دوشتە فەرقی هەیە بەڵێ ڕاستەکە سیستەمەکە مەدەنی نییە شارستانی نییە هەموو ئەوانە ڕاستەکە بەڵام نە کۆمەلگای کوردستان ئەوەیە لەسەرەوەی کە ئەگەر سبینێ
مامۆسایان بێت دەسەڵات چۆن سیرەکە بەڕای من ڕەتی بۆ هەیە کە مامۆسایان خۆیان چۆن دێنەوە مەیدان ئەگەر مامۆسایان ئێستا کاتێوەیە کە کۆبەندی لە خەباتی ئەم 5-6 مانگی ڕابردوو بکەن پێویستە ئێستا حتا کۆنگرە بگرن کۆفرانسات بگرن کۆ ببنەوە نوێنەرە دڵسۆزەکانی خۆیان بێن خۆیان ساز بنەوە ئێستا کارەکە تەواو نەبووە ئێستا وەکو باسم کرد ئەمە هودنەیەکە هەردوو لاچە هێزی خۆی کۆکاتەوە من دڵنیام دەسەڵات هێزی خۆی کۆکاتەوە کە ڕێنەدا بە 1001 فێڵ و فەرەج و تاکتیک و هەڵخەڵەتاندن و بڵاوکردنەوەی پروپاگەندە مامۆسا نێتەوە مەیدان چکە زانێ مامۆسا توانێ خارتەی ئاگرێکی گەورە لە کۆمەلگای هەڵکە بۆ مامۆساژ وایە مامۆسای سەر بێ دانی شێبزانە زۆفەکانی چییە احتیمات بەخۆیان بکەن بیرروڕای جیاواز شتێکی ئاساییە لە نێو ڕێکخراوەکی جەماوەریە بەڵام ئەوەی کە ئێمە یەکگرتووەکە خواستەکانمانە باشکردنی ژیانمانە چۆن بتوانین کۆبوونەوەی گشتی بکەین هەمومان لە خوارەوە نوێنەرانی شارەکان نوێنەرانی ناوەندەکانی خوێندن لە ئاسی شارەوانەکان نوێنەر سەرخەین بۆ سەرەوە ئەوانە دانیشن بانگەوازی یەکدەستی بن و هاوکاتیش یەک مەسەلە کە زۆر مهمە ئەوەی کە دەسەڵات چۆن سەیری مامۆسایانەکە پەیوەندی بە پاراستنی ریزی سربەخۆی خەباتی مامۆسایانەوەیە معلومە ئەگەر بەشێک لە مامۆسایان خۆیان ناوەنێ ناڕازی ئەگەر لە ژێر سیاسەتی حیزبە ئیسلامیەکانە بن معلومە ئەوە تووشی کێشا بن لە ژێرنەوەی نەوەیە بن لە ژێر دەسیوەردانی یەکێتی و پارتیا بن معلومە پەرشەوازا بن و ناتوان ڕێبکەون ڕێکخراوی مامۆسایان ئەبێ لەسەر خواستەکان و بەرژەوەندیەکانی مامۆسایان خۆیان بن جایتر هەر مامۆسایە سەر بە چ حیزبێکە گرنگ نییە ئێمە کە ڕێکخراوی جەماوەری دروستەکەین یعنی لە دەوری خواستەکان و بەرژەوەندی خۆمان ئەبێ دروستیکەین هەمومان لەسەر ئەوە کۆک بین و گوێ لە بیرروڕای یەکتری بگرین لە دەوری پلاتفۆرمێکی ڕۆشنی خەباتکارانە سربەخۆ لە ئاسۆ و ئامانج و سیاست و بەڵێنەکانی دەسەڵات و لەو سیاستانی کە ئەحزابی تر خەڵک ڕاپێچەکەن ناڕزایەتیان پێکەن و دوایی بۆ دەنگدان هێنانەوە لە پەرلەمانە ئیسفادەیان لەکەین ئەبێ لەمانە خۆمان جیاکەینەوە کوردستان چاکسازی هەڵ ناگرێ کوردستان پێویستی بە شۆڕش و خەباتێکی سیاسی شۆڕژگێرانەی ڕۆشنە کە لە داخوازیکی سەرەتایی وەکەوەی مامۆسایانەوە دەست پێ بکە بەرەو ئەوە بڕواکە هەر کاتێ هێزی کرد کێشەی خۆی لەگەڵم دەسەڵاتەیەک لا کاتەوە دەسەڵاتێدا مەزرێنێ بە بڕوای من ئەگەر ئەم وفوق و ئامانجە و ئەم ڕەوشە لە خەباتکار و ڕەهبەریکردنی احترازاتمان هەبێ ئەو کاتە دەسەڵات پاشەکشێکی گەورەی بەسەرا تەحمیل لەکرێ لاواستر لە بەرامبەر خەڵکان ڕاوەستەیە خەڵک ئەتوانێت هەنگاو بە هەنگاو هێرشەکان و تعڕوزی خۆی بۆ سەر دەسەڵات بەرێتە پێشەوە. پرسیاری تری زۆر هاتووە هەمنیش پرسیارم هەیە بەڵام بەداخەوە کاتی بەرنامەکانمان سنووردار و بەرنامەی ترمان هەیە بۆیە لێرەدا خەسرە و سایە سەرۆکی مەکتەبی سیاسی حیزبی کۆنسی کرێکاری کوردستان زۆر سپاس کارە بەرنامەکانی ئەم شەی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. زۆر سپاس و زۆر سپاسی ئەو ماندوو نەبن زۆر داوای لێبوردنیش لەو گوێگروبی سەرانەکەین کە ئەو پرسیارانە من شخصەن ئامادەم و لە خزمەتان بۆ جوابدانەوەی هەر پرسیارە ئیمێل و ژمارە تەلەفۆنی من هەیە ئەگەر بەرنامەی ترش بێ دووبارە لە خزمەتام هیوادارم بەرنامێکی بەسوودمان کردوێ. زۆر سپاس بە هیوای بتوانین لە بەرنامەکانی ئایندەدا زیاتر لەسەر ئەو بابەتانە قسە و باس بکەین. ئازیزان وچانێکی بچووک و پاشان هاوکارم سەبارەت بە مانگرتنی کرێکارانی ژینگە پارێز لە چەمچەماڵ چاوپێکەوتنێکی کورتان لەگەڵ وەستا مەهدی سەرنووسەری بڵاوکراوی دەنگی کرێکار پێشکەش دەکەن لەگەڵمان بمێنەوە. بینەرانی ئازیز و خۆشەویستی پێشەنگ تیڤی ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد من نازەنین ساڵح خۆم بە خۆشحاڵەزانم جارێکی تر بە دیداری ئێوە شاد دەبمەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر لە بەرنامەکانی پێشەنگ تیڤی. کرێکارانی ژینگە پارێزی چەمچەماڵ بەهۆی دواکەوتنی موچەکانیان دەستیان داوەتە مانگرتن. بۆ تاوتێکردنی زیاتری ئەم بابەتە بە پێویستمان زانی چاوپێکەوتنێک لەگەڵ وەستا مەهدی ساز بکەین. سلااوت لێبێ وەستا مەهدی زۆر سپاس کە توانیت لەگەڵمان بیت ئەمڕۆ لە بەرنامەکانی پێشەنگ تیڤی. سڵام لە ئێوەش و لە جۆگران و بیسەرانی پێشەنگ تیڤی. بەڵێ
سپاس هۆکاری دواکەوتنی موچەی کرێکارانی ژینگە پارێز چییە؟ کرێکارانی ژینگە پارێز هەڵبەتە لە زمینی کەرتی تایبەتانوە ئەمە یەکەم جار نییە کە مانەگرن لە کارگرتن لە کارکردن. هۆکارەکەشی دیارە خۆی دواکەوتنی موچەکانیانە و دواکەوتنی موچەکانیش بیانوەکەی لای خاوەنکارەکە ئەوەیە کە حکوومەت شارەوانیەکان کە عەقدیان هەیە لەگەڵ کۆمپانیاکان سلفیان بۆ سەرف ناکەن. هۆکاری مانگرتنەکەیان ئەمەیە. بەڵێ ئەو مانگرتنە چ کاریگەریەکی دەبێت لەسەر کۆمپانیاکە و تا چەند ناچار دەبێت وەڵام بەخواستی کرێکاران باتەوە؟ ئەزانی ئەتوانم من لە دوور ڕووە باسی ئەوە بکەم چ کاریگەرێکی بێت لەسەر کۆمپانیاکە. ئەزانی ئەم کۆمپانیانە گرێبەستیان لەگەڵ شارەوانیەکان هەیە. تەمان لە زمینی ئەو گرێبەستەیە ئەوەی تایە کە ئەگەر مەسەرەن کا جواب بخا شوێنەکان پاکەوەنەکە تووشی لێپیچنەوە و غەرامە ئەدێ لەو مەبلەغەی کە بۆی دانراوە پارەی دێڕن. ئەوە بەنسبەت کاریگەری لەسەر کۆمپانیاکە. بەڵام هەم جاریش کۆمپانیاکە هەر بۆ خۆی هانیانەدا کە مان لە کارگرتن بگرن لەبەرچی لەبەرەوەی کە فشار ئەچێتە سەر شارەوانیەکان و سەر حکوومەت لەبەرەوەی کە سلفەکان بۆ سەرف بکەن ناسابن بەوە سلفەکان بۆ سەرف بکەن. کەرتی ئەم خزمەت گوزاریە مەسەلەی شارەوانیەکان حتمما کاریگەری ئەبێت لەسەر ژینگە ئەوەڵین شت لەسەر ژینگە کاریگەری ئەم مانگرتنە لەسەر خەڵک لەسەر هاوڵاتی ئەبێ نەخۆشی بڵاوە بێتەوە. ئەتوانم پرم لە ماوەی 3 ڕۆژە ئەگەر زبل و خاشاکی هەر گەڕەکی هەڵ نەگیرێ ئیتر بۆ خۆی ئەبێتە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشی و کاریگەریی زۆری ئەبێت لەسەر خەڵک. بۆیە بەڕاستی ینی لە هەر جارێکا کرێکارانی ژینگە پارێز مانیان گرت بێت لە هەر شوێنێ ئەگەر سیمانگرتنەکانیان پچڕە ڕاستەوخۆ نا بەڵام ڕەنگە دوای 2-3 ڕۆژ موچەکانیان بۆ سەرفکەن چونکی کاریگەری هەیە لەسەر ژینگە و شارەوانەکان ئەکەونە ژێر پرسیارەوە بۆیە تەسیری هەیە. بەڵێ ئەگە بگەڕێنەوە سەر مەسەلەی مامۆستایان وەکو ئاگدارین نزیکەی 5 مانگە مامۆستایان وانە بێژان خەریکی ناڕزایەتی و بایکۆتن بەهۆی دواکەوتنی موچەکانیانەوە کەچی هیچ وەڵامێکیان وەرنەگرتوێتەوە. تا چەند پێتان وایە ئەم مانگرتنەی کرێکارانی ژینگە پارێز با بڵین وەڵام وەردەگرێتەوە؟ کرێکارانی ژینگە پارێز من ئاماژەم پێدا چونکی ئەو مەسەلەی خزمەت گوزاری گشتیە ئەوەی کە تابعی شارەوانیەکانە پەیوەندی بە پاک و خاوێنی شارەوە هەیە. ئەگەر تا 3 ڕۆژیکە من لەو بڕوان تا 3 ڕۆژیکە ناغایانێ ئەوانەی چەمچەماڵ موچە وەرەگرن. بۆ هەر ئێستا ینی ئێستا کە ئێمە قساکەی کرێکارانی ژینگە پارێزی ڕانیە هەمان دەردیان هەیە موچیان بۆ سەرف نەکرا و بەنیازن کار ڕاگرن. نازانم ئەگەر ڕاگیراویان نا بەڵام بەنیازن کار ڕاگرن. ئەوانە وەڵام وەرەگرنەوە بڵێت موچیان بۆ سەرفکەن ئەوان بۆ موچەی مانگێ ئەڕۆن مانەگرن لەوە زیاتر درێژماوە نییە. بەڵام ئیتر ئەم مەسەلەی دواکەوتنی سلفەی کۆمپانیاکان هاوتەری بە لەگەڵ ئەم قەیرانی کە ئێستا لە حکوومەتی هەرێم باسیەکە بۆ خۆشی ئەویش وەکو وەرەقەیەکی سیاسی بەکاردێت لە بینی حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستان ئەم مەسەلەی موچە و بودجە و سەرفی مەعیشەتی خەڵک وەکو وەرەقەیەکی سیاسی بەکاردێنن و هەموو جارەیتر ئەمە دووبارە ئەبێتەوە. تۆ لە قسەکانت باست کرد کە چەندە تەسیریە بێ لەسەر خەڵکی ناوچەکە وەختێک کرێکارانی ژینگە پارێزمان دەگرن. پرسیارەکە ئەوەیە هاوڵاتیانی ناوچەکە چۆن نەتوانن ببنە پشتیوانی کرێکارانی ژینگە پارێز هاوکات ئەرکێکیان لەسەر شانە و هەروەها بە تایبەتی ئەو کرێکارانی ژینگە پارێزی تر لە ناوچەکە. بەڕای من کێشەی کرێکارانی ژینگە پارێز و کێشەی هەتا هەر بەشێک لە خەرچی کرێکار و زەحمەش کێشەیەکی گشتیە کێشەی هەموو خەڵکە کێشەی ژینگە پارێزەکان ئەوەتە ڕاستەوخۆ پەیوەندی بە ژیانی هەموو خەڵکەوە هەیە. بەڵام ئەوەی تا چەند هاوڵاتیانی ئەو کرێکاران مانی تیاگرێ بە جوابن ئەمە غای بەجارێتە معلومە کە ناڕزایەتێکی فراوانی خەڵک هەیە بەڵام پچڕ پچڕە هەمووی پرت و بڵاوە
مثلا بۆ نمونە ئێستا ئەمڕۆ کرێکارانی ژینگە پارێز مانەگرن سبێنێ لە شوێنی چکە مانەگیرێ بۆیە ئەم ناڕزایەتیە جەماوەریانە فراوانە بەڵام بەیەکەوە گرێن نەدراون خاوەنی ڕێکخراوێک نین خاوەنی شتێک نین تا بتوانن بەیەکەوە ئێعترازەکان بەرنە پێشەوە جواب بە ئەو خواستە بدەنەوە کە هەیە ئەوەیە مەسەلەکە جینەخۆ خەڵکێ لە گەڕەکەکە کە پاکەوە ناکرێ پێم وانە هیچ کەس ڕازی بێبەوە هەموو کەسیش ئەو واقعەتە ئەزانێ کە بۆیە زبڵەکەی نەبراوە کرێکارەکە موسەی وەرنەگرتووە هەمیە جار خەڵک دێتە مەیدان لەگەڵ یانە هاوشتیانەکە مەسەن بۆ نمونە ئێمە وەکو دەنگی کرێکار و وەکو ڕێکخراوی بیناسازی چەندین جار چوینە لەم ئێعتیرازی ژینگە پارێزەکانە بەشدار بووین و پشتیوانیمان لێکردوون حتا بە جۆرێک لە جۆرەکان ئێمە هەوڵمانداوە ئەو نوێنەرانی خۆیان لەگەڵ خاوەنکار و لەگەڵ وەزارەتەکانی شارەوانی و وەزارەتی کارە ڕوبەڕوو بکەینەوە و کێشەکانیان بەرینە پێشەوە بەڵام بەڕای من ئەمە کافی نییە چونکی خۆتۆ ڕەنگە بۆ جارێک ئەمە چارەسەر بێ بەڵام ئیتر ئەوەی کە خەڵک لە پشتیان بێ خەڵک ئەمە قبول نەکە ئەم خزمەتگوزاریە بەرەو دواوە بچێ ئیتر ئیسعدادی خەڵکیشی ئەوێ و پێویستە ئەم ناڕەزایەتیە لە نەبوونی خزمەتگوزاریەکان خەڵک لەم چوارچێوەیە خۆی ڕێبخاوە ئەمە بکاتە یەکێک لە مافە گشتیەکانی خەڵکەی تر لەسەری بێتە جواب ئێوە وەکو کرێکارانی بیناسازی و دەنگی کرێکار چ پەیامێکتان هەیە بۆ کرێکارانی ژینگە پارێز کرێکارانی مانگرتو ئێمە پێش هەر شتێک من وەکو ئیشارەتم پێدا ئێمە پەیامی ئێمە پێش هەر شتێ هاوپشتین لەگەڵ ئەوانە و هەوڵە دەین بە هەر وەسیلەیەک بتوانین خەڵکی ناڕازی لە دەوری ئەم ئێعترازانە هەڵخڕێنین هەتا دەنگی کرێکار یعنی محاولەی جدیمان هەیە بۆی هاوپشتیان بۆ بێنی لە شوێنەکانی تر مەسەن لە دەرەوەی وڵات لای ئیتیحادە کرێکاریەکان ئەم ئێعتراز و ناڕزایەتیە کە لێرە وەڵامی پێ نادرێتەوە هەوڵین هاوپشتیان بۆ بێنین و بەردەوامی لەگەڵیانە هەم هەڵسوڕاوانێک لە ڕێکخراوی کرێکارانی بیناسازی ئێمە بەردەوام لە هەوری ئەویان کە ئەم ئێعتراز و ناڕزایەتیانە پشتیوانێکی بەهێزیان هەبێ و بیبینە پێشەوە هەتا هەوڵە دەین ڕێکخراویان بکەین بەم شێوە پرتوبڵاوێ نیان هێڵینەوە بەڵام ئیتر ئەوە خەباتی بەردەوامی ئێمەیە و حتمما لە شوێنێکە پێم وایە ئەم هەلومەرجە ئەوان نەمێنێتەوە و کرێکاران بتوانن ڕێکخراوی بەهێزیان هەبێ بۆ بەدەستێنانی هەر خواستێک بتوانن لە دووترین کاتە مافەکانیان بەدەست بێنن دووبارە زۆر سپاس وەستا مەهدی زۆر سپاس کە کاتی خۆت بە ئێمە بەخشی سپاس بۆ ئێوەش بەڵێبینەرانی عزیز بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و لە پێشوازی هەشتی مارسدا هەفتانە ئێمە بەرنامەمان دەبێت تاوەکو دەگەینە هەشتی مارس بەرنامەی ئەم ڕۆژمان لە پێشوازی هەشتی مارسە چاوپێکەوتنا لەگەڵێکێکی تر لە هەڵسوڕای بجووتنەوەی یەکسانی خوازی ژنان و پیاوان سەوسەن سەلیم سەوسەن سەلیم ئێوارت باش و سپاس کە لەگەڵمانیت ئێوارەی ئێوەش باش و زۆر سپاس بۆ ئەم بانکشتە باس لە هەشتی مارس دەکەین و ئەگەر قسە و باسێکی گشتی لەسەر دۆخ و گوزەرانی ژیانی ژنانی کوردستان بکەین ئێستا لە چی دۆخێکدایە و چەندێک نزیکە لە گەیشتن بە یەکسانی بەڵێ مادەم باسی هەشتی مارسەکەی من ئیجبارم کە بڵێم پیرۆزبای هەشتی مارس لە هەموو ژنانی دنیا و ژنانی کوردستانە کە مەرچەنە جارێ زووە بەڵام بە باشم زانی بیکەم طبعا وەزعێکە لە کوردستانە هەیە توازان باسی یەکسانیت کرد یەکسانی شتێکە کە نەک نزیک نییە زۆر دوورە واتوانم بڵێم کەلیمەی یەکسانی لە کوردستانە کەلیمەیەکە نامۆیە یعنی خەڵک زۆر تێی ناگا زۆر ینی بەعام قساکەم بەڵام کەلیمەیەک نییە تازە بێ بەڵام لە ئێستاە ئەوەنە لەلایەن دەسەڵات و گروپە ئیسلامیەکانەوە ئەوەنە تەشویش کراوە خەڵک
ئەوەنی باز لە ئازادیەکەونە باز لە یەکسانی ناکە لە کاتێکا باسی ئێمە زیاتر یەکسانیە یەکسانی ژنان و پیاوانە یعنی تعامل لەگەڵ ژنان و پیان بە ئینوانی هاوڵاتی یەکسان بێمەوە سەر باسی بارودۆخی ژنان لە کوردستانە لە ڕاستیا بارودۆخەکە هەتا بێ بەرەو خراپترە ڕوە بۆ من ئەگەر بزانم لە کۆمەلگایەکە یا لە دەوڵەتێکە یا لە هەر شوێنێکی دنیا بێ ژنان بکوژرێن ژنان توموتی ژیان لەسەر بێ ژنان یاسای فرەژنیان هەبێ کێشەکانی ژنان بدرێ بە دایرەی ئەوقاف یا بە سڵحی عەشایر حەلکرێ یا هەموو توموتیژیەکان بەرۆکی بە ژنان و کچان گرت بێ ئیتر لەو شوێنە ئەو شوێنە یعنی بارودۆخی ژنان خراپە و ئەو دەسەڵاتە بێمەسئولیەتە و خۆی بەشێکە لەو فەزایی کە بەڕێ ئەخرێ و هێرشێکی نائینسانانە نامرۆڤانە کە بۆ سەر ژنان بەڕێ ئەخرێەوە ئێمە شاهیدی ئەوەی یعنی هەر لە سەرەتای سەقام بیربوونی دەسەڵاتی کوردیەوانەیە ناسیۆنالیزمی کوردیەوە ئەم هێرشە بۆ سەر ژنان بەڕێخراوە و مەسەلەی ژنان بۆتە کاتێکی سیاسی کە ساد و سەودای پێکرێ دڵی گروپە ئیسلامەکانی پێڕائەگیرێ دڵی ئێران و تورکیا بێگە هەراوە تا سێدیکە ینی هیچ کار لە کوردستان و سنەتە نەبوو تۆ بە زۆر بێنی ژمارەیەکی زۆر لە کچان و لاوان کە هێشتا زۆر لە دنیا تێنەگەیشتون هێشتا زۆر لە دین و دیانەت تێنەگەیشتون بێ بە زۆر حجابیان فەرزکەی بەسەرا تاجیان بخەیتە سەریان پیانە هەڵبێ و حتا زۆر جا من جۆم لە قسەکانی مەلاو ئەو کەسانی کە ڕابەریانە قسە ئەکەن بەڕاستی قسەکانیان قەوزنە بەڕاستی قسەکانیان زۆر دوورە لە واقعیەتی بەهادانان بۆ کچان و بۆ ژنان و بۆ حتا خەڵکی کوردستان وەزعێکی ئاوڕوە دیارە ئیتر مەسەلەی ژنە بێتە کارتێکی سیاسی بەدەست دەسەڵاتەوانێ و هەچ کات پێ خۆش بێ بەکارهێنێ بۆ ڕازیکردنی ئەو و دەرگای کردوتەوانێ کە لە هەموو شوێنێکەوانەیە گروپە ئیسلامیەکان لە نوێنەراتی هەر شوێنێگەکەن وڵاتانی خەلیجەکەن هی ئێرانەکەن هی تورکیاکەن دەستیان ئاوەڵا بێ دەستیان باز بێ کە کچان بەرەو ئەو سیاسەتە بەرن کە خۆیان پێیان خۆشە لە عینی کاتە وەزعێکی سیاسی و اقتصادی کە ئێستا دەسەڵات پێ ئەڕوا هەموو نەهامەتێکە یعنی با بڵێن ئەو وەزع ئابووریە ئەزمەی کە پیاتی ئەپەڕێ ڕەنگدانەوەکەی بە دەرەجە یەکەم لەسەر ژنان و مناڵانە یعنی ژنانێکی زۆر بێکارە بێ ژنانێک فرسەتی کارکردنیان نامێنێ ژنانێک ئەرکی ماڵ و ماڵداریان لەسەر زیێ ئەبێ لە کاتێکی هیچ بیمەی بێکاری نییە ینی ئەمە دۆخەکەیە دۆخەکە بێ هەتا بێ بەرەو خراپتر ئەڕوا ئەوە نییە بڵێ ئەم ساڵ باشترە لە پار دۆخی ژنان بەرەو خراپترە ڕاو سەبەبەکەشی ئەوەیە کە هیچ شتێک لەم نێوەیانیە کە بۆ ژنان بێ بەڵام منەمێ هەر لێرەیە خەڵێکی تر بڵێم ئەوەی مای دڵخۆشکردنە ئێستاکە کە منەی بینم ماوەیەکە کە دەستی پێکردووە ناڕزایەتی خەڵک هەیە ناڕزایەتی خەڵکێ بەرامبەر بە دەسەڵات و خەڵک تێگەیشتووە کەم دەسەڵاتە ناتوانێت جواب بەنیاز و داواکاریەکانی خەڵک باتەوە ئەم دەسەڵاتە لەوێ نییە بۆ جوابدانەوە بەنیازی پێداویستیەکانی خەڵک لە هەموو بوارەکانە و حزوری ژنان وجودی ژنان لەو ناڕزایەتیانەیە چ مامۆستایان بێ چ فەرمانبەران بێ چ ڕشتی تەندروستی بێ هەیە حزورێکی بەرچاویان یەکامە جێگەی دڵخۆشیە بەڵام هێشتا کەمە یعنی ئەمە ئەبێ بە ئەقارێکی ترا بڕوە ئەم حزورەی ژنان کارێکی باشە هەنگاوێکی جددیە هەنگاوێکی تازەیە هەنگاوێکی گەورەیە کە ئەتوانم بڵێم لە زۆر شوێنی وڵاتانی میدل ئیستا ڕووینەوە بەڵام ئەبێ ژنان وریا بن کە ئەچنە یعنی ئەم پەیوەستبوونە ئەبێ بزانن بۆ چییە وە چۆن بە دەستکەوتی گەورەوە لێ بێنە دەرەوانێ بە شێوەیەکتر پرسم ئەگەر پێویستکە گۆڕانکاری ئەنجام بدرێت وەکو لە قسەکانی ئەوە دیارەکە پێویستە سەرێکی ترین گۆڕانکاری کە پێویستە دەست بەجێ لە ئێستادا بکرێت لە بەرژەوەندی ژنان بۆ ئەوەی کە کۆتایی بەم ستەمە بێت بۆ ئەوەی کە لە پرسی یەکسانی نزیکتر بێتەوە سەرێکی ترین گۆڕانکاری کە ئێستا پێویستە ئەنجام بدرێت بە بۆچوونی ئێوە چییە؟ بۆچوونی من بە دوو کەلیمە گۆڕینی سیستەم و دەسەڵاتە گۆڕینی ئەو دەسەڵاتەیە گۆڕینی ئەو سیستەمەیە کە سەروەریەکە لە وڵاتەیە و
کۆتایی هێنانە بەو دەسەڵاتە کە زیاتر لە 30 ساڵە دۆزەخێکی داخستۆ بۆ ژنان تەنها ڕێگەیەک ئەوەیە کە ئەو دەسەڵاتە ئەو سیستەمە کە لە وڵاتە بەکاریە ئەبێ کۆتایی پێبێت و ئەمە کاری ئەم ڕۆمانیە ئێمە گەر بچینەوە بۆ دواوە ئێمە دەمێکە هەر دوای سەقام بیدبوونی ئەم دەسەڵاتێ ئێمە کارمان کرد لەسەر گۆڕینی قانونی ئەحوالی شخصی کە وتمان قانونێکی دواکەوتۆ بنەماکانی شریعەتی ئیسلامە ئەبێ بگۆڕێ ئەبێ یاسایەکی بگۆڕە بە یاسایەکی سکولار و مەدەنی ئەبێ وابێ کە هەموو مافە ئینسانی و ئازادیەکان و یەکسانیەکان ژنان تیا جێگای ببێتەوانێ ئەمەمان هەر ئەو کاتەوتەوە ئێستاش هەرەوەیە ئەبێ ئەوە بکرێ مەسەلەن ئێستایەکە دەسەڵاتێک هەیە سەر تاپا دژەژنە دەسەڵاتێک هەیە حساب بۆ ژنان ناکە دەسەڵاتێک هەیە ڕێگەی یاوە کوشتنی ناموسی پەرەپسێنێ ڕێگەی یاوە ئیهانە و تەشیر لە سوۆشیال میدیاکانەوە لە منبەری مزگەوتەکانەوە ڕۆژانە بە ژنان بکرێ ڕێگەی یاوە لە پەرلەمانەکەیانە تەسبیتی یاسای فرەژنی بکەن ڕێگەی یاوە کە کێشەی ژنان بە وەزارەتی ئەو قاف و بە سوحی ئەشایر هەل بکرێ ئیتر ئەمە خۆی ئەساسی ئەم کێشەی کە ڕوبەڕوو ژنە بێتەوە دەسەڵات خۆیەتی خۆی ئەم فەزای خۆڵقانەوە چارن کێشەی ژنانی سپاردۆ بە گروپە ئیسلامیەکان و گروپە ئیسلامەکانی دەستیان بازە بە ئارەزی خۆیان لە میدیاکانەوە لە سوۆشیال میدیاوە لە منبەرەکانیانەوە حتا تەلەڤیزیۆن و رادیۆ و جەریدە و هەموو ئیمکاناتێکان لە بەردەستایە و هەموو کاریان بۆ بە تەشیرکردن و تان و تەشەنە لەسەر ژنان لە کاتێکا لەو کوردستانە گەورەیە ئەنواعی شت ڕوئەیە ئەنواعی ئینتیهاکات ڕوئەیە لە وڵاتەیە دەستدرێژی ئەم وڵات ئەو وڵات بێحقوقی خواردنی ئەکسپایر ئەنواعی کوشتن اختیارکردن ڕوئەیە بێدەنگن بەڵام کەکەیە سەر مەسەلەی ژنان بڵنگۆکەیان بەرزە و هێرشی گەورە ئەکەنە سەر ژنان بۆیە لەم نێوەیە ئەبێ ئێمە قسە لەسەر یاسایەکی سکولار دەسەڵاتێکی سکولار کە ڕسمیت بە یەکسانی ڕسمیت بە بەوەی کە ژنان هاوڵاتی یەکسانن لەگەڵ پیاوانە ئەبێ مافەکانیان پێداویستیەکانیان هەموو حقوقەکانیان چ وەک ژنا و مەسائلی تایبەت بەخۆیان چ وەک هاوڵاتێکی یەکسان لە کۆمەلگایان لە هەموو بوارەکانە بواری ئابووریە سیاسیە پەروەردەیە ئەبێ بە یەکسان هەڵبسەنێن ئەمە ئەو پەیامەیە کە ئەبێ چ ڕەخراوەکانی ژنان چ ژنانی هەڵسوڕا و چ ئێمە قسەی لەسەرکەین واقعەن ئەم دەسەڵاتە چەند ساڵی تیژ بمێنێتەوە ناتوانێت ئاڵوگۆڕی بە وەزعیت لە بە وەزعەتی ژنان بێنێ تەنها ڕێگەیەک بۆ کۆتایی پێهێنان بەم سیناریوەیە و ژیانێکی ئینسانی و شەرافەتمەند بۆ ژنان و پیاوان هەر بەوە ئەبێت کە ئەم سیستەمە بگۆڕێە ئەم دەسەڵاتە بگۆڕێ بۆ دەسەڵاتێکی سکولار و مەدەنی و ئینسانی بەڵێ لە ماوەی ڕابردووە من هەست دەکەم کە هەڵسوڕاوانی بزوتنەوەی یەکسانی خوازی ژنان و پیاوان بە جۆرێک زیاتر خەباتیان بەرگری بووە کە ئەو دەستکەوتانەی کە هەن دەستی پێوە بگیرێت یان لانی کەم دۆخەکە بەرەو خراپتر نەڕات وەکو ئێوە لە سەرتادا ئاماژەتان بەدێت کە خراپتر و خراپتر بووە بە بۆچوونی ئەوە ئەکرێت چی بکرێت بۆ ئەوەی کە ئەم خەباتە پێچەوانە بێتەوە لە بری بەرگری بەڵکو ژنانی کوردستانیش زیاتر لە یەکسانی نزیک بنەوە ئەکرێت چی بکرێ هەڵبەت دوای ئەوەی کە دەسەڵات هێرشی کردە سەر باڵی چەپ و حیزبی کۆمۆنیست و ڕێکخراوی سەر بەخۆی ئافرەتان بزوتنەوەی ژنان کوێ دواوە بزوتنەوەی ژیان لە سەرەتایە بزوتنەوەیەکی سیاسی بوو بزوتنەوەیەکی پێشڕەفتە بوو بزوتنەوەیەک بوو بۆ یەکسانی و ئازادی تێکۆشا بزوتنەوەیەک بوو دژی قانونی ئەحوالی شخصی عێراق بوو بزوتنەیەک بوو دژی کوشتنی ژنان بوو بزوتنەوەیەک بوو داوایە کرد کە حرمەت و حیسێت بگەڕێتەوە بۆ ژنان لە کارگەکانە لە دائیرەکانە دەمی لەم شتانە ئەوکتایانی ئەم کارانەی ئەکرد بەڵام دوای ئەوەی دەوڵەت هێرشی کردە سەر ئەم باڵە سەر ئەم جەرەیانە ئەم بزوتنەوە بەرەو بچووکبوونەوە ڕۆی بەرەو کوێ دواوە من ناڵێم کەسانێگرین قسە نەکەن یا مەسای خۆمان هەین لە دەرەوە من چەند جاریش ئەمە وتووە ئێمە هەر نەوەستاین هەر باسی یەکسانیەکەین باسی ئازادی هەوڵین بە هەر شێوەی بۆمان بکرێ کار بکەن لەو ڕاستەیە وە ژنانێکی زۆریشان هەڵسوڕاون
لە چوارچێوەی ڕێکخراوە مەدەنیەکانە کارەکەن یان لە چارچێوەی حیزبی جۆرا و جۆرا کارەکەن یان هەر خۆیان وەک کەسێکی هەڵسوڕا وەک کەسێکی ئیمانی هەبێ بە ئازادی و یەکسانی ژنان هەڵ ئەسوڕێن ئەمە هەر هەبووە ئیدامەی هەبووە بەڵام ئەم بزوتنیەوە خۆی خستە چوارچێوەی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ڕێکخراوەی کۆمەلگای مەدەنی زیاتر ڕێکخراوەیەکە کە لەسەر زیاتر کاری ڕیفۆرمی ئەکا و بەڵام ئەمانیش کەوتونەتە دووڕیانێکەوە کە ناتوانن زۆر سەربەرزکەنەوەیە کە ناتوانن زۆر پێی لێ ڕاکێشن چونکە دەسەڵات خۆی ڕێگە پێنایە و کەواتە بۆ ئەوەی ئەم کارە بەرەو ئاقارێکی تر بڕوە بەرەو جەبهەیەکی تر بڕوە ئەم کاری مەسەلەن ئێمە هەمومان ئەزانین کە توموتیژی هەیە ئەزانین ناحەقی هەیە ئەزانین جیاکاری هەیە ئەگە کۆتایی بەمە بێنین ئەبێ جەبهەیەکی تر بەڕێ بخەین ئەبێ هەڵسوڕاوانی ژنان هەر کەسێک کە دم لە ڕێکخراوبوون ئەکوتێ ئەوێ ژنان ڕێکخراوبوون کار بکەن ئەبێ بچین بیر لە سازدانی ڕێکخراوەی شۆڕژگێر ڕێکخراوەیەک بە ئینوانی بزوتنەوەیکی سیاسی ڕێکخراوەیەکی سیاسی کە کارەکە بۆ کۆتایی هێنان بە جیاکاری کار ئەکا بۆ کۆتایی هێنان بە توموتیژی کە کارەکە بۆ ئەوەی کە یاسا و ڕێسایەکی ئینسانی و مەدەنی هەبێ کە کارەکە بۆ ئەوەی ژنان ڕێکخراو بن و بۆ داواکاریەکانی خۆیان بۆ مافەکانی خۆیان بۆ یەکسانی بۆ بکۆتایی هێنان بە هەر هەڵاوردنێک لە مەیدانی کارە لە مەسلەی حەق دەستا لە مەسلەی زەواج و تەلاقا دەوڵەت دەستی تێنەخا خێزان دەستی تێنەخا ژنان پیاوان ئازاد بن لە هەر مەسائلێکی شخصی تایبەت بە ژیانی ئینسانەکان ئەبێت لەم ڕێیەوە کار بکرێ واتە و پەیوەستبوونی ئەم بزوتنەوەیە واتە زیاتر من ئیشارە بەوەیم کە ئەبێ ڕێکخراوێکی شۆڕژگەر بێ کە بۆ ئاڵوگۆڕی کار بکە و پەیوەست بێ بە بزوتنەوەی خەڵک و بزوتنەوەی کرێکاریەوانێ چونکە بە تەنیا سەختە و ئەبێ بزوتنەوەی ژنان خوانێ بە بەشێک بن لەو بزوتنەوانی کە لە کوردستانە بەڕێکەوتووە بەڵام بۆ داواکاری خۆیان بۆ مەتاڵبی خۆیان اینجا ئەگەر بە ناوی ڕێکخراوێک ئەگەر ڕێکخراوی ژنان بەڕێ بکەوێ ڕێکخراوی سیاسی ڕێکخراوێک کە بۆ یەکسانی و ئازانی تێبکۆشێ ئەتوانێت بە ناوی ڕێکخراوەکەی خۆی بڕاتە نا ئەو بزوتنەوانەوانێ نا ئەو ناڕزایەتیانەوانێ و بە شیعارەکانی خۆیەوە و بە داواکاریەکانی خۆیەوە ئەمە ڕێگەکەیەتی ئەمە ڕێگەکەیەتی و ئەبێ ڕووبە هەرەوە تا ئێستا مەسەلەن کێوت مامۆستان بەم هێزەوە یەنە ناوانێ فەرمانبەران بەم هێزەوە یەنە ناوانێ عینیشتیشە بۆ ژنانیش ئەگەر تەسمیم بگرن ئەتوانن هەمومان ئەتوانین ڕێکخراو بین هەموو ئەمان ئەتوانین لەسەر داوە مەتاڵبەکانی خۆمان ساق بین یەخەی دەسەڵات بگرین کە جواب باتەوە دەسەڵات جواب نایەتەوە دەبێ بڕوە دەبێ لە جێگەی دەسەڵاتە دەسەڵاتێکی مەدەنی ئینسانی سکولارە بێ کە بتوانێ کۆتایی بەم هەڵاواردن جیاکاری توموتیژیە کە دەرحەق بە ژنان نەکرێ و کە حەقی هەوڵاتینی بوون و ئینسانی بوونیان لێسەنراوەتەوانێ کۆتایی پێبێنرێت لە کۆتاییدا دەمێ بپرسم کە پەیامی سەوسان سەلیم بۆ ژنانی کوردستان لە پێشوازی 8 مارسی 2024 چییە؟ بەڵێ پێشەوەی جوابی پرسیارەکە بۆمەوانێ من لەم ڕۆژانەیە پرسیارێک هاتە بەردەمم کە گوایە ژنان و ڕێکخراوەکانی ژنان و هەڵسوڕاوەکان بەس لە 8 مارسا دەرەکەون ینی وەکو دومبەڵان وایە وەکو یا قارچ گوایەت بەس لە فەسلێک ئاسەر هەڵەینەوانێ بەڵام ئەم قسەیە غەڵەتە بەڕاستی غەڵەتە چونکە 8 مارس ڕۆژی ئەتیرازە ڕۆژی ناڕەزایەتیە ڕۆژێکە بە خەباتی ژنان سەپێنراوە ڕۆژێکە سەپێنراوە ڕۆژێک نییە لە بەرچاوی کاڵی ژنان درابێ ژنان بە خەباتی خۆیان و ئەمە سمبولە ئەمە سمبولی ئێعتیرازە ئەمە سمبولی داهێنانەکانی ژنانە ئەمە سمبولی ڕێکخراوبوونی ژنانە ئەمە سمبولی ڕوخانی ئەو دیوارەیە کە ژنان لە هیچ شوێنێکە حسابی بۆ نەئەکرا و ژنان کۆیلە بوون ژێردەستە بوون هیچ نەدەنگیان هەبوو ئەیانتوانی بەشداری دەنگدان بنە لە هیچ شوێنێکە حسابیان بۆکرا لەبەرەوە ئەبێ ئەم ڕۆژە زۆر بە گرنگ هەڵسەنگێنین و حەقی خۆمانە و ئەبێ خەڵک واقعانە مۆری خۆی لێبە ئەبێ یادی ئەم ڕۆژە بکرێتەوە بە هەر شێوەیەک بۆمانەکرێ شارە ڕازێنەوە بە شیعارات بە
بە شعارات سمینار بەڕێ ئەخان کۆڕ و کۆمەڵ بەڕێ ئەخان ناڕزایەتیەکەن لە هەر وڵاتێکا بە شوێنێکە لەوانەیە لە وڵاتێکا کە خەڵک دامەزراوتر بێ یاسای یەکسانی هەبێ چوزانم ئینسانەکان لە بەردەم قانونە هەموو یەکسان بن شێوازی ئەم یادکردنی ئەم ڕۆژە بە جۆرێک بێ زیاتر فۆکەسەکانەوە بێ حقدەستی ژنان و پیاوانە بە یەکسان بێ یا ئەبێ شوێنی دایانگە و شوێنی شیردان لە هەموو شوێنەکە هەبێ لە دائیرەکانە لە کارگەکانە یا ئەبێ مەسەلەن ئەو هیچ نوع تەشیر و ئیهانەیەک نەبێنێ بەڵام لە وڵاتێکی وەکو کوردستانە کە کێشەکان ئەمنە زۆرن ئەمەنە زۆرن ئەکرێ شیعارەکانی ئێمەش زۆر بێ بەڵام لەسەر و هەمویانەوە شیعارەکان ئەمێ ڕاستای یەکسانی و ئازادی بێ بۆ هەموو ژنان و بۆ هەموو خەڵکی کوردستان چکە من زانم ئەگەر پێوەری ئازادی و ڕەهایی کۆمەلگایەک بە ئازادی و دەستڕاگەیشتنی ژنان بە ماف و ئازادیەکانیان ئەپێورێ ئەگەر ژنان ئازاد نەبن باوەڕکە ئەوانی تریش ئازاد نین پیاوانیش ئازاد نین گەنجانیش ئازاد نین بۆیە ئەم ڕۆژە بێ بەرز هەڵبسەنێەوە ئەبێ ڕۆشن بین لە ڕۆژێکی وایە کە ئەچینە سەرجادە ناڕزایەتی پیشانەیەن یا خەی دەسەڵات دەگرێنیان بە شێوازی جیاواجە باسەکانی خۆمانەکەی بە بزانین شعارەکانمان چییە باسەکانمان چییە ئەمانەوێ چ بۆ چوونێک بکتینەوە بە تایبەتی ئێستا لە کوردستانە بەڕاستی ڕاستە کێشەی ئێمە کێشەی یەکسانیە بەڵام دەسەڵات خۆی زۆر بێخەمە خۆی بەشێکە لەو فەزایە زائیت لە ئیسلامیەکان کە دەستیان بازە بە هەموو شێوەیەک تەشیر و ئیهانە ئەکەن بە ژنان بە حیسێتی ژنان بە شخصیەتی ژنان لە مینبەرەکانیانەوە دەبێ کۆتایی پێبێ و ئەبێ دەسەڵات بەرپرسکەین تا ئەو ڕۆژەی ئەگەین بەوەی کە ئیتر ئەم دەسەڵاتە ئەبێ بڕوە بەڵام تا لە دەسەڵاتە بن ئەبێ زەختی ئێمە فشاری ئێمەش بەردەوام بێ لەسەریان بەڵێ پێش ئەوەی کۆتایی پێبێنین سەرنجی بینەرێک دەڵێت کە ژنان دەتوانن یەک بگرن بەڵام ئەو یەکگرتنە دەبێت فەرهەنگی سۆسیالیستی لە پشتەوە بێت ئەگەر بەیەک سەرنجتان لەگەڵ ئەمەدا هەبێت هاوڕان یاخودنا من هەروایە فەرهەنگی سۆسیالیستی کرێکاری کۆمۆنیستی ئەبێ لە پشتیەوە بێت و ئەوە تەنها ڕێگەیە چونکە کۆتایی هێنان بەستەم و هەڵاواردن بەس ڕێگەی خەباتی کرێکاری کۆمۆنیستیەوە بێت و ئەمە پێویستە کە بزوتنی ژنانیش بەسێک بێ لەو خەباتە سەوسان سەریم هەڵسوڕای بزوتنەوە یەکسانی خوازی ژنان زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا ئامادەبوون زۆر سپاس بۆ ئێوەش و بۆ بیسەرانیش دەستخۆش زۆر سپاس ئازیزان سپاس بۆ بەشداری چالاکانەی ئێوە و بۆ ئەو سەرنج و پرسیار و تێبینی و بەشداریەتان کە بوتان لە بەرنامەکانی ئەمڕۆماندا با داوای لێبوردنەوە نەماتوانی تەواوی پرسیار و سەرنجەکانتان تاوتوێ بکەین با هیوای لە بەرنامەکانی داهاتووتردا ئەگەر پرسیار لە سەرنجە تێبینیەک ما بۆیەوە پێویستی بە گفتوگۆ و قسەکردنی زیاتر بوو قسەیان لەسەر بکەین لێرەدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندا کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بن